سلاف بینەرو بیسەرێن کوردستان 24 ئەف دەمەوە باش هیڤیا دەمێن خۆش و سەلامەت بووەت خازین جارێک دێن گەهشتنە وێن بەڕێز خوشحال و بەختەوەرین ئەڤڕوژی خزمەتەکادی پێشکێشی وێن هێژا بکەین ئەب درێژاهیا دیروکا مرۆڤان ئەو ژیانە پێغەمبەران ژیدا حتا ئەڤڕوژی باوەر و بێباوەردار هەبووینە درێژاهیا دیروکا مرۆڤایەتیە هەندێک جارژی دەبینی باوەردار چوینە جەمسەرێ بێباوەڕەدا هەروسا هەندێک جارژی بێباوەر هاتینەت جەمسەرێ باوەردارەدا یانکو ئاڵوگۆڕا فکری ئەتناف بەرەواندا یا بەردەوام بووە و هەندێک جاربیە ئەگەرەوێ چەندێ کو بکارن کارتیکردنێ هەفتوو بکەن و هەندێک بۆ لایەنێ دیکە بچن و پێچەوانەژی هەروەسا بۆیە مدوێتن ناڤاوێ خەلەکێدا وێ مژارێ بۆ ورژینین ئەتناف وێ خەلەکێ دیگەل زۆر بەڕێز مامۆستا عەبدوڕەحمان سدیق ناوی خوب ناوی و خیراتنەکە گەرم جاناوی سەیداتکەین زۆر بەخێر بی مامۆستا مامۆستاوەکە مە ئاماژەژی پێکری کە باوەر یا پێکهاتیە هەندێک ئایدیایە و هەندێک تێکستە و هەندێک ئاخفتن و بیر و قەنەعاتە و تێنە ئاڵوگۆڕکردن ئەتناف بەرەوەی کەسی باوەری پێهەیە و کەسێ باوەریژی پێ نەبیتن ئەف مەسیرە ژیا بەردەوام بووە تەنانەت سەردەمێ پێغەمبەرەدا و پشتی پێغەمبەراژی حتا ئەڤڕۆژی کە پێغەمبەرژی قەتع بووینە و نەماینە لەوڕە مەدوێتن بزانین بباوەڕە ئاینی یانکو دیدە ئاینیدا هۆکارێن بێباوەریە چنە و ئولکیڤە سەرهەلدن بەڵێ بە ناوی خۆی بەخشندەی میهرەبان دیارە کە باوەڕ هەبێ پێچەوانەکەشی دەبێ بەڵێ کە بریتێ لە بێ باوەڕی وەکو تۆ ئاماژت پێکرد لە هەموو سەردەمێکدا باوەڕدار و بێباوەڕ بوونی هەبووە ئەم پێشەکیە کورتە پێمان دەڵێ کەواتە نابێ ترسێکی گەورە یان نابێ ئەم چۆن دەڵێ دیاردەیە حاڵەت نابێت ببیتە مفاجئەیەکی گەورە نابێت یعنی ببێتە شتێک سەری دنیامان لێبێتەوە یەک و ئەو خەڵکانەی کە دەڵێن دنیا بەجارێ خراپ بووە و ئەمە هەڵەیەکی گەورەیە چونکە پێغەمبەر درودی خۆی لەسەر فەرمووی من قال هلك الناس فهو أهلكهم لە ڕیوایەتێک فهو أهلكهم هەردووکی جوانە بەو معنایی هەر کەس گوتی کورە والله کەس نەما دنیا هەمووی کافرستانیە ئەو خۆی دەستی هەبووە لەو دروستکردنی ئەو بێباوەڕیە یان خۆی خراپترینی نێو ئەوانەیە ئەگەر وانە بێ چوزانە دنیاوای لێ هاتووە هەر کەسدا گۆشەنیگای خۆیەوە تەماشا دەکە باش کەواتە ئێستا جاریوە بە یەکێک دەڵێن فڵانە کەس مولحیدە یا خۆی دەڵێ من مولحیدم مولحید وشەیەکە لە قورئاندا جیاوازە ئەوەی قورئان مەیلە ینی ئەتایستمانەی مولحد دێت ڕێ یعنی من بەوەستم ئەو کەسێک کە خۆی ئێمە ناتوانین نابێ مافی ئەومان نییە ئێمە پێناسی خەڵک بکەین ئەو پێناسە ئەبێ وەرگرین کە خۆی دەیکە دەڵێ مەبەستت چییە مولحید دەڵێ من بڕوان بەبوونی خوددا نییە ئەمە جۆرێکە لە جۆرەکە جۆرێکی دی هەیە دەڵێ من بڕۆم بە خوددا هەیە خوددا خاوەنی ئەم کەونەیە و دروستی کردووە و بوونەوەری دروست کردووە بەڵام بڕوان بە هیچ دینێک نییە خۆم و خودای خۆم و چۆنی دەپەرستم دەیپەرستم و حەق دەڵێن مولحدیان لا دینی اینجا دەڵێن بەمانەیەک لە مانەکان دەڵێن ئەشێ هەموو مولحیدێک لادینی بێ بەس مەرجنیە هەموو لادینیەک مولحید بێ ئەبینی چکڵێ من دینێکم نایە بەڵام خوددا ئەمانە هەمووی حساباتی قیامەتی خوددا خۆی دەیزانێ ئێمە بەس دەتوانین لە ڕوانگەی ئەوەی کە دەیخوێنینەوە دەیان ناسین و خۆیان باسی خۆیان دەکەن و چۆن دەڵێ کۆڕیان هەیە و شوێنیان هەیە و سایتیان هەیە و هەندێکیان برادەرمان و هەندێکیان لە ژیانە دەیان ناسین و هەندێکیان دراوسێمان و هەندێکیان ینی هەمووەمانە خزم و کەسوکارمانن هەمومان هەمانە لەم جۆرە خەڵک جۆرێکی تر هەیە وەکو چۆن پێڵێن نازانم لا ئەدری یعنی بڕیاری نەداوە بەڕاستی لە بەحسایە لە گەڕاندایە هێشتا نەئەڵێ بڕوان بە دینە و نەئەڵێ بڕوان پێنیە نەئەڵێ بڕوان بە خوددا هێنا و نەئەڵێ بڕوان پێنی ئەم حاڵەتانە ئەبێ هەمووی وەکو جەڵێ پۆڵێن بکرێ و جیا بکرێتەوە لە یەکتر خەڵک لە خۆیەوە ناسنامەی ئیمان و باوەڕ بە خەڵک نەبەخشێ و لە خۆیەوە کەس لە دین نەکاتە دەرەوە هەیە ڕەنگە بێ باوەڕێکی بە جۆرێک بێکشاوەتەوە لەم دنیاە و حەقی بەسەر هیچەوە نەبێ ڕەنگە هەندێک کەس بێ باوەڕێکی لەو جۆرە بێکە یعنی بە یەقین و بە یەقینی خۆی بە یەقینی خۆی گەشتۆتە ئەو بێ باوەڕیە هەندێکی دی ڕەنگە پێی وابێ بۆ ڕیکلام و بۆ شوهرەت و ئەو شتانە بیکە ئەبێ ممکنە بیکە هەندێکی دیکە لەوانەیە یعنی بانگەوازیشی بۆ بکە بانگی خەڵکیش بکە بۆ بێ باوەڕی هەندێکی کەمیشی لەوەی ئەجندای دەرەکی لە هەموو شوێنێکەمە هەیە چۆن ئێمە مسلمانی توندڕەومان هەیە بە ئەجندای دەرەکی کارەکە ڕەنگە بێ باوەڕی توندڕەویشمان هەبێ بە ئەجندایەکی شوێنێکی دیکە کار بکەن بەڵام هۆکاری هەموو ئەمە چییە ینی هۆکاری بێ باوەڕی لەم سەردەمە ئەوە گرنگە کە بزانین هۆکارەکان چییە من نەچینە سەردەمەکانی پێشوو چونکە هەر سەردەمێک کێشەی خۆی هەیە ئەم سەردەمەی من و توی تێدا دەژین کە تەماشا دەکەین هەندێک کەس بە خۆیان دەڵێن بێ باوەڕ و بڕوامان بە خوددا نیە یا لە بڕوامان بە ئیمان نییە بڕوامان بە چۆن دەڵێ هیچ دینێک نییە تەماشاکەی هۆکارەکان هۆکاری سەرەکی باسمان لە چیە
کەسێک کە دەڵێ بڕوام بە ئاین و بە ئیسلام و بە خوددا نییە ئەمە قسەمان لەوێ ناتوانین قسە لەسەر ئاینەکانی دیکە بکەین چونکە ئەو مافەمان نییە بەشێکی زۆری ئەتوانی بڵێ فکریە ینی لە ڕووی هزرەوە پرسیاری بۆ دروست دەبێت پرسیارەکانی هزری مەسەلەن بۆی دروست بووە ئەڵێ باشە من چۆن بڕوا بە دینێ بکەم تۆ دەڵێ ئەم دینەهی خوددای ئەڵێم بڵێ یعنی ئەو پرسیاری بۆ دروست بۆ زۆر بەیان دەڵێن باشە خوددا بۆ ڕازیە بەم هەموو شەڕ و شۆڕی لەم دنیاە دەکرێت خەڵکێک پرسیاری ینی ئەمە پرسیارەکانی پرسیارەکە باوە دەڵێ یعنی ئەم هەموو شەڕە دەکرێت ئەم هەموو زوڵمە دەکرێت ئەم هەموو ستەمە دەکرێت ئەمە خوددا دەستێ ناخاتە نێو ئەم وەزعا بۆچی چارەسەری ناکە تەبەن ئەمە هۆکارێک من و تۆ بۆ واناڵین چونکە دەزانین خوددا ئەوەی داوەتە دەستی ئێمە بۆ چاکردن بەڵام ئەو کە ئەوە نەزانێت تەبەن ئەم پرسیارە هەر دەکات ئێمە ئێستاکە قسەکانی ئەوان دەکەینەوە هەر لە مەسەلە فکرەکانە دەڵێم هەموو جەنگە چیە بە ناوی دینەوە دەکرێت داعش دێت بە ناوی دینەوە سەرمانە بڕێ قاعیدە دێ بە ناوی دین سەرمانە بڕێ فڵان دێ بە ناوی دین کۆکلاس کلان لە ئەمریکا بە ناوی دین سەرمان دەبڕێ هەندێک لە توندڕەوی جووەکان بە ناوی دین سەرمان دەبڕێ سیخەکان بە ناوی دین هەندێک سەر دەبڕن دەڵێ مەسەلەن ئەوانەی میانمار بە ناوی دینەوە هەندێک یعنی هەموو ئەم قسانە هەیە کەواتە دەڵێن ئەم دینە ئایا دین بۆ ئاشتی بوو یا هەر کەس دینێکی دەگرێت و بەهۆی دینەکەی نەیتە نێو دینەکەی من کافر دەبی یەکسەر دێ دەتکوژێ و سرت دەبڕێ ئەمە یعنی چۆی باش و کەواتە دین ئەو پرسیارش بە هەندێک کەس بێباوەڕ بە دین ئەو پرسیارە دەکەن جۆرێکی تریان دەڵێ کاکە ئێوە لە دین بە ئێمەتان گوتۆ دنیا قەزا و قەدەر ئەڵێ ئێمە وامە وایان فێر کردین مامۆستای ئاینی هەر کەسێکی تر پێمان ئەڵێ یعنی چی قەزا و قەدەر ئەڵێ خوددا گوتوێتی تۆ لە سکانەت ئیمانیشە دابشکری ئەڵێ تۆ لە سکی دایکت بوویتە نووسراوە کە تۆ دەبی بە کافر یا بە مسلمان ئەڵێ دێ من خوددا نووسیوێتی مادەم من ئاوام ئیتر من بالفعل واشنەوە مستەکە ڕیواتی صحیحەیە لەسەر ئەمە بێ هەمووی وأن ليس للإنسان إلا ما سعى و هەموو ئەم بابەتانە ئێستێمە وەڵام نادەینەوە جارێ بەڵێ ناتوانین کاتی ئەومان نییە بەس باسی ئەوە دەکەین ئەو کەسانەی کە مبەڕاتی ئەوەیە ملحدەکان بێ هەموو ئەمانە وەڵام بدرێتەوە ئەو دەڵێ جا ئەو قسەیە پێشی ئێمە وەڵام دێنەوە یعنی ئەو دەڵێ وام پێ دەڵێن خوددا ورد و درشتی لەسرت نووسیوە هەرچی دەیکەی خوددا کردوێتی دەعمی سیارە دەکەی خوددا پێیگوتووی لە خەڵک دەکوژی خوددا پێیگوتووی ئەوەت کردووە خوددا پێیگوتووی هەموو ئەمە دەڵێ لە سکی دایکمان لە چوارمانەوە ئیرادەی ئەوە ئەو وا دەڵێ ئێوە کەوا دەڵێن کەواتەی تر من خوا بۆی نووسیوم بێ باوەڕ یعنی ئێمە قسەکەی بێ ئەوان جۆ بگرین هەندێک هۆکار سیاسین هۆکاری سیاسی چییە کورد بەشی زۆری ئەگەر ئەوە ڕای تایبەتی منە بەشی زۆری کورد لە ڕووی فکریەوە بۆ بێباوەڕی ناچێت لە ڕووی سیاسیەوە دەچێت ئەم هەموو زوڵمەی کە لە کورد دەکرێت سێرە کات وەڵی برای مسلمان ئێران تورکیا سووریا عێراق وانە یعنی ئەم هەموو زوڵم وستەمە ئەنفال و چۆن دەڵێ ئەنفالی هەموو بە پلەبەندەکان تەماشاکە ئیتر یعنی عمری ئێمە بە کیمیاباران و بە کوشتن و بە ناپاڵم و ئیدی هەرچی هەیە لێمان دەکەن و دەمان کوژن و دەمان بڕن و مافمان نادەنێ هەموومانە یعنی بەشی زۆری کورد ئەلێرەوە ئیشکالی بۆ دروست دەبێ دەڵێ ئێمە بەم دینداریە بەم هەموو دینەی کە ئەمانە ئەمانی دیکەش خۆیان کورە بە خاوەنی دین و ئەمەش دینە ئەمە برای مسلمانە ئێکاکەڵێ تۆڵی وەڵ ئاخرەوان لە دین تیانەگەشتن ئەڵێ دەی باشە 57 دەوڵەتی ئیسلامی هەیە وانە ئەو نەب لە ڕێفراندۆمەکەیە ئەڵێ 57 دەوڵەتی ئیسلامی هەیە و قەینا ئەمریکا مافی کورد ناسەلمێنێ قەینا بەریتانیا نەیسەلمە ئێ باش ئەڵێ ئێوە بۆ نایسەلمێنی ئەزهەر تۆ بۆ نایسەلمێنی عێراق تۆ بۆ نا تورکیا بۆ تۆ نا فڵان بۆ هەموو نەزەمی مۆتەمەر یعنی دەڵێ ئەمە چییە یعنی ئەماش ڕەهەندێکی سیاسیە حاڵەتێکی تر واقعیە واقعی سێری ئەم واقعە دەکە سێرە کارێک کاکە من بمە باوەڕدار و مسلمان چی ئەبێ خۆت مسلمان هەرچی مسلمانە دواکەوتووە درۆ دزیکردن کوشتن بێبەڵێنی وعدی خلاف غەشکردن لە یەکتر ئەمە جیهانی ئیسلامیە کوا پێشکەوت نەکەی یعنی تۆ من بانگەکەی بۆ ناو ئەو دەڵێ ئەو قسەی ئەو دەکەمەوە ئەو دەڵێت تۆ من بانگەکەی بۆ ناومە جمهوریەکتان هەیە متەتەڕیفتان هەیە خۆتان بەدەستی دیندارەکانتانەوە دەناڵێنن من چۆن بێمە ناو ئەم جۆرە دینەوە دەڵێ ئەو نیە لە ئەوروپا کابرا دینیشی نییە و ئینسانێکی بە ئەخلاقە و ئینسانێکی پێشکەوتووە و ئینسانێکی پاک و تەمیزە و لەو لاشەوە ئەوتر باوەڕداریشە و دواکەوتووە و نازانم چی ئەمە قسەکێکە محەممەدی غەزالی تازە بە ڕەحمەدیە کردی گوتی ئەتوانم بڵێم لە 1990 یا 1990 شتێکی وا دەڵێ هۆکاری بێباوەڕبوونی خەڵکی دواکەوتووی و خراپی مسلمانانە هۆکارێکی دیکە ئیسلامی سیاسیە ئیسلامی سیاسیش پێیان خۆش بێیان نەخۆش بێ دەبێ ئەم ڕاستێ بڵین ئیسلامی سیاسی کە زیاتر بایەخ بە سیاست دەدا کە بایەخی بە سیاستدا پرسیارە ئەزەلیەکانی ئینسان وەڵام ناداتەوە ئەرە ئێستا پیاوێکی مولحید هەبێ
بڵێ من پرسیارم هەیە هیچ حزبێکی ئیسلامی ئامادەیە بێت بڵێ دانیشە لەگەڵ من وەرە من بۆ باسەکەم نە ئەو هەر باسی کورسیەکان و باسی ئۆپۆزیسیۆن و باسی چونە نێو حکومەت و نەچوونە نێو حکومەت و ئەم بابەتانەیە خۆ ناچی ئەمانەی جواب بداتەوە وانە کە ئەمانەی سیاسەتی زەق کردەوە ئەی چێ وەڵامی دیندار ینی چێ وەڵامی کەسێ بداتەوە کە پرسیاری هەیە لە خوا و لە قیامەت و لە دیندار بەڵام مەستانی زۆر دەمان کورتما کە بچنە فۆکس بۆ بەکان یعنی ئەو مبارەتی ئەو ملحدانە باز دەکەن هەتا چەند واقعین من ناڵێم ئێستا باسی کەین کە لە خوان هەمومان دەیان ناسین هەمومان دەخوێنینەوە هەمومان چۆن دەڵێ پرسیارمان ئاراسە دەکرێت یعنی ئەوەی کە لەسەری وەستام ئیسلامی سیاسی ئەو تەخەلوف و ئەو تەفەڕق و وانە دەڵێ کاکە ئیسلامی سیاسی دەڵێ خوددام لەگەڵە من بۆ خوددا کار دەکەم 195 خەڵکیش مسلمانە ئەڵێ خەڵک دەنگی ناداتێ ئەم فەشەلەی ئیسلامی سیاسی دەڵێ من والێ دەکا کە بڕوام نەبێ خوددا پشتی ئەمانە دەگری دەبینی لە عالەمی ئیسلامی کە ئەمە دەبینی ئەو نەتیجەکەی دەبینی حەقی نییە بە ئەسبابی ترەوە ئەڵێ ئەم هەموو شکستە ئەم هەموو نوشستیە ئەم هەموو بایەقدانە بە سیاسەتە ئیتر ئەمە هۆکارە ئەمە بەڵگەیە لەسەر ئەوەی کەوا خەڵک دینی ناوێ خەڵک دەنگ بە دیندار نادە هۆکارێکی تری ئەم هەموو پێکەوە بەستنەوەی دنیاە ئەمڕۆ دنیایەکی تازەیە پرسیار زۆر بووە ئەمڕۆ ئەتوانی بڵێ پرسیارەکان زانستین پرسیاری لەسەر زۆربەی بابەتە نەزەریە تازەکان چونکە بەڕاستی پێشکەوتنی زانستی زۆر شتی تری گۆڕی تەنانەت فەهمی مسلمانانی پابند و ملتەزیمیشی گۆڕی بۆ زۆرێک لە فەرمودەکان و ئاەتەکان چونکە تەفسیری تازە هاتە ئارە جا ئەمەش مەسەلەیەکی ترە هەندێکی تریشی مەرحەلیە خۆناغی گەنجی گەنج زیاتر پرسیاری هەیە زیاتر پرسیار دەپرسێ ڕەنگە لەگەڵ تێپەڕبوونی کاتدا بە دوای ڕاستیەکان بگەڕێ بگاتە ڕاستی و یەقین کەواتە هەل سەر وان ئەخستنی جەنابەتت بژیت مامۆستاها هەمان پرسیاری هاتی ئاراستەکردن بۆ بینەرên بەڕێژیل شارین کوردستانê هۆکار چنە هەندێک کەس بێباوەرن هەمبەر ئەدیانە بفەرمون بینەر هەرچی مەلایەک هەڵدەستێ بە ئارەزووی خۆی خوتبە دەدات نابێت دەبێت ئەمانە ڕێکخرێتەوە بە یاسا هەر کەسی و دەبێت هەر جومعەیە و هەر مەلایەک دەبێت خوتبەیەکی باش بدات نۆکەگە لە شەبۆ بتەی من ئەوروپۆی دیتین چەند دەوڵەت دەگوازی لێگەڕۆین نانیش دینی دەرکەدین هیچ دینی خۆی دەرکەدین بەرچش بەر هەندە ئەگەرێت هەندە ماڵەوە هەر بسڵمانێک حەش دینی خۆت کرد بەڕێی من زیاترە و شتەوای کردو ئێستا ئەم تۆڕە کۆمەڵایەتیەکانەوەوانە نیە ینی زیاتر خەڵک شەیرەکەی لە ڕێگایەوانەوە زیاتر خەڵک لە ڕێ دەرەکرێ مەسەلەن بۆ نمونە هەیە پەیجێکی داناوە خەڵک بەلایە بە هەرزە کارە مەسەلەن ئەیتر ئەوانە ینی بەڕای من هۆکاری سەرەکین ڕەنگە هۆکارێکی بگەڕێتەوە بۆ ئەو کەسانی کە لە باگراوندێکی خانەوادەی کۆمیونیستی یاخود ماتریالیستی یاخود زانستیەوە هاتوون بەشێکی تری بگەڕێتەوە بۆ ئەوەی لە دوای ئەوەی کە زۆر جار خەڵکانی متەدەین و ئەوەی کە پێ ئەوترێ خواپەرست و بە هەموو ڕوتبەکانیەوە کە بینیوان لە دەسەڵاتان یاخود لە ئاسێکی بەرپرسارەتیان کەچی زۆر کار و ڕفتاری وان وانوە زۆر پێچەوانی و بنەمایانە بۆکەوا دین لە پێناویە بانگوازی بۆ کردووە ڕۆژە لە ڕۆژان خۆی خراپە میلەتەکە خۆی خراپەوەی هەیە خوا ناناسێ کە خوا نەناسێ قەدری لە تەمەن گەورەتر خۆی نازانشە ئامۆژگاری جوان لە قورئانەوەیە ئەدەب و ئەخلاقی جوان لە قورئان و ئیسلام و ئەمانەیە من بەڕێی خۆم بەخوای خۆم بە وجدانی خۆم حرەکات ئەەکەم نەک بە پاڵپشتی پلەپایە و زاڵم و زەواڵ تۆ قەدری مناڵێک بزانانی معنای قەدری ئیشی خوا دەزانیەوە دین و سیاست چاکی تێک هەربین علەمایت دینی بەهرا پتریاشوانە من ڕێزە بۆ هەمیە هەی مامۆستای مای ئاینی دەرستاهی وێ نابژێت یا خودی گوتیش بەر هەندێک خەڵک هیچ دینی دڕابەت بڕوا نەبوون بە ئاین زیاتر دەگەڕێتەوە لە ناو زیری گەنجان دەگەڕێتەوە بۆ ئەو تۆڕە کۆمەڵایەتیانە بۆ خرا بەکارهێنانی یعنی دەبین ئێستا گەنجێک شەوەی هەتا بەیانی لەزێک فەیسبووکە و ئەنتەرنێتە و ئەو گەمانەی کە بە ئەنتەرنێتەوە خەریکیان دەکات یعنی ئەوە وای لێ هاتووە جیلی گەنجان لە دین کاڵبیتەوە. بەێ بینەرن بەڕێز سوپاس بوو وان بەشدار بووانە کە ڕاو سەرنجین خۆ ئاڕاستەی مەکردن مامۆستای بەڕێز وان بەڕێزانە ئەمۆژە داگەلێک تشتا گەر جەنابێتە ئەخفتن ژیل سەر نەبی چینە سەرتەوەری کە ئایا هەلوێستی قورئانێ چاوا بە حساب بێباوەریە کریە زۆر باشە یعنی لە هۆکارەکان وانە بێ هەر کەس هۆکارێک بڵێ ئەوی تری خۆی لێ دەربێنێ هۆکارەکان زۆر زۆرن هەموو ئەوانەی بە ڕێزان گوتیان ڕاستن
هەموو ئەوەی ئێمەش گوتمان هەر ڕاستە هێشتا هۆکاری دیکەش ماوە بەڵێ بەڵام ئەبێ لەبەر چاومان بێ ینی یەکشت زەق نەکرێتەوە بەتەنیا باشە سەردەمێک کە پێغەمبەر درودی خوای لەسەر بە وەحی و چۆن دەڵێ بە جەستەی خۆی و بە ڕوحی خۆی لە نێو خەڵکدایە خەڵک زۆر بڕای پێ کردووە و هیچ تۆڕە کۆمەڵایەتیەکانیش نەبووە لەو سەردەمەیە وایە یعنی ئەڵێ لە مەدینەیە چەند موسڵمانتان هەیە ئەڵێ 7 کەسێکمان هەیە وانە یعنی نوح بەو هەموو عمرە ئەڵێ فەما ئامەنە معه إلا قلیل کەواتە خۆ تۆڕە کۆمەڵایەتیش نەبووە هەنی بێ بزانین دیاردەی باوەڕداری و بێباوەڕی بە درێژایی مێژوو هەبووە هەر دەشمێنێ ئەتوانی بڵێن حاڵەتێکی سروشتیەژی ئەتوانی وا بڵێ بۆچی ئەتوانی بڵێ سروشتیە یعنی خوددا ئازادیدا بە مرۆڤەکان هەمووی فەرمووی فەمەن شاء فەلیؤمن ومن شاء فەلیەکفور ئازادیەکەی پێدا اینجا ئێمە ئێستا باسی ئەو بکەین ئەوە زانیمان ئەم هۆکارانە هەر کەس بۆ خۆی هۆکارێکی بەسە هەمووی ڕاستە هەمووی پێکەوە ڕاستە هۆکاری دیکەش هەیە باشە ئەوە زانیمان ئەمە کۆمەڵگەی ئێمەیە لەن کۆمەڵگەی ئێمەدا ئێستا من ئیشکالم لەسەر هۆکارەکان زۆر نییە هەیە کە هەبوو خۆی چۆن دەڵێ دەردەخات و دەڵێ من بێ باوەڕم ئیتر بە شتێک بە هەر یەکێک لە شتەکان بە هەمووی بیانوێت خودی بێژیت سەبەبێ چەندێ ئێمە چی بکەین لەم حاڵەتە بە پێی قورئان قسە دەکەم یعنی لە ڕوانگەی قورئان و ئاینەوە ئەبێ بڵین ئەم دیاردەیە یا حاڵەتە ئەگەر ڕوویدا لە ناو ماڵێکە هەبێ لە ناو حیزبێکە هەبێ لە دەرەوە هەبێ لە کۆمەلگایە هەبێ لە قوتابخانەیە هەبێ لە نێو قوتابی و خوێندکارە هەبێ ئەتناف کوردەواریدا ئەتوانین وی سەردەمی بژنێ دیاردان حاڵەتە ناتوانین چونکە داتامان نییە و قیاسمان نەکردووە بۆ لە ئەوروپا دەزانن چەند کەس بێدینە چەند کەس دیندارە و چەند کەس ئەوەیە چونکە لەگەڵ ڕێفران ئەفۆن لەگەڵ ئەو ئیسیفتا و دەنگدانی کە دەیکەن خەڵک بە ئازادی قسەی خۆی دەکە ئێمە شتیوامان نەکردووە کە نەمان کردووە کەس دڵی خۆی خۆش نەکا بێ باوەڕ بڵێ ئێمە زۆرین باوەڕدار بڵێ ئێمە زۆرین نەکەسمان داتامان پێنی بەڵام هەیە باشە کە هەیە ئێمە بۆ فێر نەبین لە ڕوانگەی قورئانەوە بزانین مامەڵە چۆن بکەین لەگەڵ یەکدا هەڵسوکەوت چۆن بکەین لەگەڵ یەکدا بیئەیەک و ژینگەیەک ئەگەر دەکەس بن نۆ کەسیان بێ باوەڕ بێ ئەوی تریشیان محتەمەلە بچێتە لای ئەوان ئێستا ئەو مەلیکەی سەبە شاژنی سەبە ژنێکی زیرەکە خۆخێنتەوە لە قورئان چەند زیرەکە لەگەڵ زیرەکێکی ئەی بۆچی بڕای بە خوددا نەبووە ئەی بۆچی سوژدەی بۆ هەتاو بردووە ئەی بۆچی بڕای بە خودای تاقانە نەبووە یعنی خوددا خۆی پاسایی بۆ دەهێنێتەوە ئەڵێ وەصەدەها ما كانت تعبد من دون الله چی بوو بە ڕێگر و بربەست لە پێناوی ئەوەی شاژنی سەبە خوددا بناسێ إنها كانت من قوم كافرين هەموو قەومەکەی هەروە بێ باوەڕ بوونە ئەوژێکێکەچێتەنا ئەو دابوونەریتە کەواتەمە زۆر جوانە قورئان پێمان دەڵێ ئێوە باوەڕدارن ئەگەر حەزەکەن دنیا باوەڕدار بێ ژینگەی باوەڕداری دروستکەن قسە مەکەن کە ژینگەی بێ باوەڕی زۆر بوو هەر بێ باوەڕی دروست دەکاتەوە کەواتە ئەمە کارێکە ئەرکێکە دەیخاتە سەر کەواتە پێتویە سەردەریات دروست بزانین ڕاوەت گەل باوەڕدار و بێ باوەڕداری بێت باشە ئێستا لە ماڵێکدا بێ باوەڕێک هەیە باوکەکە چی دەڵێ ئاوا جێگە جەهەنەمە جێگە دوایە دەری دەکا لە ماڵ ئەمە خراپترە بێ بابین تەماشای پێغەمبەرێ بکەین لە ئولو العەزم نوح سەلامی خوای لەسەر لەگەڵ ئەوەی کوڕەکەی بێ باوەڕە لەگەڵ ئەوەی کوڕی پێغەمبەرە و بڕوای بە پەیامی باوکیشی نییە لە کاتی لافاوەکەی نوح چی بە کوڕەکەی دەڵێ یا بونەی یەرکەب معنا یعنی ئەم باوکایەتێ لەوێ شەهر نافەوتێ یعنی ئەبێ باوک لەگەڵ کوڕی بێ باوەڕی خۆیدا بەردەوام لەگەڵی بێ لە ماڵی بێ قسەی خۆشی وە بکە یارمەتی بدا دەستی پێوە بێ باشە نوح لەگەڵ خێزانەکەیدا ئێوە مەڵن فڵانە کەس بێ باوەڕ بۆ وڵا لە ماڵ دەریەکەین و ئەمە جائیز نییە و خواردنی دەستی ناخوێن بابە خێزانی نوح بێ باوەڕ بووە کوشتوێتی نێکوشتووە ئیتر ئەم قسەی لە چوو هاتووە وڵا بێ باوەڕ بکوژن خێزانی لوت پێغەمبەرە و خێزانەکەی بێ باوەڕە ئەرێ کوشتی نەخێر نێکوشتووە یعنی ئەم حکایەتە دەری کرد لە ماڵ نەخێر دەری نەکرد لە ماڵ باشە تو ئەبێ نمونەیەکی جوان پیشان دەی سولەیمان چۆن شاژنی سەبە بکا بە موسڵمان سولەیمان شاژنی سەبە تەختیخەیە و عەرشی هەیە و پێشکەوتووە ئەگە تەماشای سوورەتی نەمل بکەی سولەیمان دێت شتێکی جوانتر و شتێکی باشتر و قیل لها ادخلی الصرح فلما دخلت حسيبته لجة وكشفت عن ساقه يعني قصرێکی لە شوشەی دروست کراوی گەورەتر و جوانتر لەوی خۆی پێنیشاندا وتی وأسلمت مع سليمان لله رب العالمين يعني تو بين نمونەیەکی جوان نیشان دەی سولەیمان نمونەیەکی جوانتری لە شاژنی سەبە نیشاندا لەبەرەوە بڕای هێنا ئێمە گە نمونەیەکی جوانتر پیشانی مناڵەکانمان و دەوروبەرمان نەدەین ئەم هەموو دواکەوتوی و مێشکدا خراویە خەڵک چۆن مسلمانە بێ خەڵک چۆن باوەڕدێن وەرەوە سەر ئەوەی کە ئیبراهیم کوڕێکە باوەڕدارە وەڵا باوکی بێ باوەڕ وانە بەڵێ ئەی ئیبراهیم یا ئەبەتی یا ئەبەتی یا ئەبەتی یا ئەبەتی ئەمە هەمووی چییە پەیوەندێکە بێ بمێنێ
نابێت و هەر کەس بێ باوەڕ بوو دەریکەی وەرە سەحابە یعنی چی یعنی لەگەڵ پێغەمبەر درودی خوای لەسەر لەگەڵی بوون مانای صاحب یعنی چی لە سەدیق زیاتر و هاوڕێیەکە لەگەڵ تا صحبەت دەکە ئێوە سوورەتی سەبا مسلمانان هەموو جمعەیەک خوێنن إذ قال له صاحبه وهو يحاوره أكفرت بالذي خلقك من تراب لەگەڵ ئەوەی کە برادەرەکەی ڕەفیقەکەی کافرە خدا دەڵێ کەچی خدا ناوی ناوەچی إذ قال له صاحبه هەر مساحبەی دەکا و هەر سوحبەتی دەکا و بەجێ ناهێڵێ خۆ ئێمە هەر کە زووتی بێ باوەڕین و شەقێکی تێڵ دەیت و بڕۆ بۆ جەهەنەمی بنێری و بە قسەی ناخۆش ئەوە تۆ کارێکی خراپت کردووە ئەبێ لەگەڵی بژی بۆ لە ئەوروپا فێر نابی ئەگە لە قورئان فێر نابی خدا وتی ئەگە باوکو دایکت بێ باوەڕ بوون وإن جاهداك على أن تشرك بما ليس لك به علم فلا تطعهما وصاحبهما همسان صاحبهما يعني باوکو دایکت ئەگەر بێ باوەڕ بوون 100% ڕاستە ناچتە سەر بێ باوەڕێکیان بەڵام خدا دەفەرمێ مصاحبەیان کە هەتا مردن هەر دەبێ بە معروف و بە چاکە لەگەڵ چونکە بێ من نموزەجی جوان پیشانی یەکتر بدەین أو قل يا أيها الكافرون لا أعبد ما تعبدون ولا أنتم عابدون ما أعبد ولا أنا عابد ما عبدتم ولا أنتم عابدون ما أعبد لكم دينكم ولي دين يعني أما خطابك جوانا فێری بین ڕێز دە یەکتر بکەین باشە قسەیەکی تر یەکێکەڵێ من بڕوان بە خوددا نییە ئەڵێ بڕوان بە خوددا نییە ئەمە چییە تۆ ئەڵێ ئەمە بێ باوەڕ و کافرە باشە ئەی ئەگەر گوتی من خۆم خوددام خۆم عقوبەکەی چۆن دەڵێ تۆمەتەکەی و قسەکەی زۆر خراپتر بوو بەڵێ قورسترە ئێ با بڵێن ئەگە یەکێک گوتوێتی من خوددام نەیگوت بێ خوددا نییە وتی بێ خوددا نییە و خۆم خودداکەم ئێ ئەوە فرعونە ما علمت لكم من إله غيري لا من زياتر كس خدانية إنجا خوا بموسى وب هارون دلتشي هشتا فرعون دل أنا ربكم الأعلى خداي بلندي إيوش إنجا فقولا له قولا لينا لعله يتذكر أو يخشى يك يقدر أنا ربكم الأعلى يك يقدر ما علمت لكم من إله غيري من خدام خدا عليه قولا لينا إيه باشا خير باور دار نازاني قصيكي نرم نيان لقلبي باور بك أفسر دريا جنابة بحث كلمة وصادق البيباوري تشاو به تكرن أو بري جرينجيا بشتي نافبري أجر جنابة أختن ما بنت بتر دل سركين بل بينرين بريس بشتي بين ودانا ككرتو دهينا في خدمة وين هيش بينرين بريس دوباره صلاف وبن بردوامين بو بتر درجة بيدان سرفي توري مدس نيشان كري مروف ات نافبرا باورو بباوري دا ات البيشي نافبري ما بحثا بباوري كر بباوري چناو هكارن بباوري جي چناو هلوست قرآن جي چيا سبارت بباورا ومصي برس بشتي جانبتا بحثا وي سردريه كري كچوا باوردار سردريه دقل بباوري بكتن نهادا ويجي بير نكين پاچوا كسكي بباور بشتن سردريه كات جوان ادقل كسكي باوردار بكتن همان دمدا باش استوكوش حالتي كتشتكان دروز دبي اسا جنو ميرت مثلا بله جنو ميرت هاوسرنو هاوجينن بيكوا وارك كوي زياتر لانجامي كرانو وكردنوا تا راديك اتواني بلي يعني بياوكان هنديك لبياوكان بابلين بيباور بون بله ام بيباورا مشكليكي هي گرفتيكي هي واريشيكي هي نازاني وكو يعني ما كردكاني خوما لاوروبان بله هندي لكردكاني خوما لاوروبا ريبي باوري هلا بجري هر ازاده هر ئازادە و خوددا ئەو ئازادی پێداوە بەڵام خێزانەکەی دیندار و باوەڕدار و ئایندار و نوێژەکە چی یەکات بەرماڵەکەی لێشارێتەوە بەرماڵەکەی فڕێدا گاڵتە بە دینەکەی دەکا گاڵتە بە نوێژەکەی دەکا ئەمە کەی ئەوروپا وایە ئەوروپا ئەوی تریان کوڕەکە مولحیدە کچەکە دیندارە ڕێزی لێ دەگرێ یەکشەم دەچێت بۆ کەنیسا دێتەوە بۆ لای هەستی بریندار ناکە باسی ئەوە ناکە بڵێ تۆ بۆچی ئەوی ینی پەیوەندێکەکەمە بەس ئەوەی ژن و مێردی لای ئێمە خوانەکە مێردەکە بێباوەڕی هەڵبژێرێ چ لە کوردستان بێت چ لە ئەوروپا لە ئەوروپاش بەداخۆ هەندێک لە بێباوەڕەکانمان فێری نەبوونە دێن یەکسەر عەزیەتی خێزانەکەیەدا میوان دێ جیران دێ دەجێڕنەوە ینی دەبینین و دەبیان وەک کەسێکی پاشکەفتی القەلەم دەڵێ تا فڵانە کەسەوە نوێژەکە هات دواکەوتۆ چوو نوێژەکەی بکە نابێ بێباوەڕیش ئەخلاقی هەیە ئێمە چەند جاو قسەمان کردووە بێباوەڕی بێ ئەخلاقی نییە ئەو لە ڕووی یەقینەوە بڕوای نییە یانکو چەند مافتە هەیە هەر هەند مافی بدەویژی باشە کەواتە ئێمە گلەیەک ئەبێ بکەین بڵێن برادەرینە ئێوە کە ئەڵێن ئێمە بێباوەڕین یا کەسێک تۆڵێ من بێباوەڕین بێباوەڕێکەت ئەتەوێت قەناعەتم پێ بکەی بێباوەڕ بم وەرە نمونەیەکی جوانم پێنیشاندە جوانیەکە لەوەیە وەکو چۆن من و تۆ هەر کەسێکی دیکە بێباوەڕێک دەبینین مافی ڕێزگرتنی هەیە دراوسێمانە دەبێت چاک بین لەگەڵیدا ئەگە بێباوەڕ بێ 100%.
ئێ باشە برای بێ باوەڕ برادێری بێ باوەڕ تۆ بۆچی ڕێز لە باوەڕدار ناگری بۆ گاڵتەی پێ دەکەی بۆچی چۆن دەڵێ جۆرێک لە بێڕێزی ئەنوێنی بەرامبەر بێ بۆچێ کاتە بێ باوەڕی ڕێزدار ئەو کەسەیە کە ڕێز لە باوەڕی باوەڕدار بگرێ ئەوە خاڵی یەکەم بڵێ خاڵی دووەم ئەوەیە هەندێک بێ باوەڕمان هەن نازانێ بێ باوەڕی بکە نازانێ ینی چۆن یعنی کە تۆ گوتت بڕوان بە خوددانیە ئەمە لە ئەوروپاش هەیە کە گوتی بڕوان بە خوددانیە ئیدی هیچ ناخۆشیەکی ئەم دنیا ناخاتە سەر خوددا ئەڵێ منەخم بوتم بڕوان پێ نییە بێ باوەڕی ئێمە زین چ دەڵێ ئەڵم بڕوان بە خوددانیە وڵا هەر ماوە ناماوەیەک دەڵێ ئەرە خودداخوا بۆ وا دەکا ئێکا کە تۆ بڕات پێ نییە سەر خێرە شتە جوانەکان بۆ خوددا نییە شتە ناشرینەکان ئەخاتە سەر خوددا ئەرە خودداوە زۆر مستەما بینە بۆ قسەناکە ئێکا کە تۆ بڕوان پێ نییە کە بڕات پێ نییە یەک لا بگرە ئەگە بڕات پێ نییە ئەگە بڕات پێێتی ئەو قسێ بکە ئەگە بڕات پێ نەبوو خێرە ئەم شتە خراپانە خێتەوە سەر خوددا کەواتە ئەویش مشکلەیەکی ترە هەندێک بێ باوەڕی ئێمە هێشتا خۆی ڕاست نەبووتەوە دەڵێ ئەم بێ باوەڕی هەتا ئەوە مناڵەکانشی لەسەر پەروەرداکی ئەڵێ نانە خراپە منداڵ لەسەر بێ باوەڕی پەروەردەکی ئەخلاق و ئیمان ئەو شتانە پێویستە هەبێ یعنی لەم لاوە جۆرێک لە پارادۆکسی جۆرێک لە ئەوە هەیە لە نێوان بیر و بۆچوونەکەی خۆی ئەوی تردا زۆر گرنگە چۆن ئێمە لەم بەرنمەیە چەند دژی مسلمان یا با بڵێم چەند دژی باوەڕداری داعشی و تونڕەوی وەستاوین دیندارێکی نەحاڵی دەبێ بە هەمان شێوە ئاگدار بین بێباوەڕی داعشیشمان هەیە ئەخەگە بێباوەڕێک داوای کوشتنی مسلمان بکە بێباوەڕێک بڵێ وەڵابی هەمووتان لە ناو بچن بێباوەڕێک بڵێ وەڵی دەسەڵاتمە بواە کەعبەمە ڕوخانی بێباوجاوە لەگەڵ ئەبرها و فەرقی چی بوو کەواتە ئازادی نییە وە تەعەددا مامۆستا بێباوەڕێکی ماف هەیە ئەو توێریت خۆ ئەو قەنەعەتیت خۆ پڕێیا سوشیال میدیای بوونمونە ئەن ڕاگەهاندنی دا ببیشیتن ئەمڕۆ هەر کەسێک سایتی خۆی هەیە هەر کەسێک کەناڵی خۆی هەر کەسێک ئەکاونتی خۆی هەیە زۆر باشە بەس هەمان دەمدا مسلمان بێڵێتن بێڕێزی نەبێ بیڵێ بۆچی ئێمە کە تەماشاکەی خوددا لە قورئاندا فێرمان دەکا خوددا پێی خۆشە خەڵک ئەگەر بێ باوەڕ بوو یا باوەڕدار بوو ئیعلانی بکە تاوەکو ڕاستی خوددا کێشەی گەورەی ئاین و خوددا لەگەڵ چییە لەگەڵ دووڕووە منافقە منافق خۆی کەشف ناکە نە ئەڵێ باوەڕدارم نە ئەڵێ بێ باوەڕم لا إله هؤلاء قرآن دەفەرمیێ ولا إله هؤلاء وانە دەچێ بۆ لای مسلمان دەڵێ مسلمان دەچێ بۆ لای بێباوەڕ دەڵێ من بێباوەڕم یعنی ئەگەر کەسێ بێباوەڕ هوکارت بێباوەڕ یاخۆ ببێژیتن بە جوانتر ڕێزی تێتە قەلەمدان نەخێر بۆچی چونکە دەیەوێت بڵێ من لەبەر ئەو هۆکارە بێباوەڕم پرسیار دەکات تۆ بۆی ڕوون دەکەیتەوە بۆی چارەسەر دەکەی قسەت لەگەڵدا دەکا ڕەخنەت لێ دەگرێ ئاخرێمە تەماشای قورئان کەین خۆ لە قورئاندا باشە سەیری ئیبراهیم کە غێر ئەم بێباوەڕش بەشێکی دەیەوێت بگاتە یەقین وانە باشە ئیبراهیم سەلامی خۆی لەسەر پێغەمبەرە دەڵێ ربي أرني كيف تحيي الموتى أولم تؤمن بلى ولكن ليطمئن قلبي باشا موسى بيغمبره سلامي خويا لسر ربي أرني أنظر إليك خذ هالريم حزكم بدبين خو بباوريكش أم برسالة دكا كواتا الطبيعي وريقرين كخلق دايو بقات يقين أو كالذي مر على قرية عندك ضل عزيرة وعندك ضل يكي ديكات كسيبه أو كالذي مر على قرية وهي خاوية على عروشها قال أن يحيي هذه الله بعد موتها أري خدا شو تواني مزندوكات وانيا فأماته الله 100 عام إلى آخره ما بستم تشيبو ما بستم تشاكا خدا أزادي بإنسان كان داو باوردار بن بيباور خدا بيش يقولين باوردار بن بيباور بن رز ده إنسان بقرن ولقد كرمنا بني آدم أي باوردار رز ده بيباور بقرن لبر باور بيباور كينا لبر إنسان بونكي ونفخت فيه من روحي وانيا تماشاكا بيغمبر درودي خواي لسر مامي باپیری ئەمان هەموو بێباوەڕن چی لێ کردوون هەر ئەڵێ یا عەم مامە و کەواتەمە بەستاتە ڕێزگرتنە مرۆڤی الخودی مرۆڤیە نەک الباوەڕەوەی ڕاستە ئەوە مەسەلەیەکی زۆر گرنگە هەموو جا لە بواری سەربازیشە هەندێک کەسە من تەحیە بۆ فڵانە کەس ناکەم ئەو بنەزانم ئەو چێە ئەڵێ کاکە تۆس تەحیە بۆ ئەو ناکەی بۆ نەجمەکەی سەرشانێکی ئینسان ڕێز دە ئینسان دەگرێت لەبەر ئەوەی دروستکەی چێک لە بەشداروان قسەی جوانی کرد منداڵە گەورەیە بچووکە باوەڕدارە بێ باوەڕە کە ڕێزی لێ دەگرم وەکو خوددا پێی گوتم ڕێز لەم ئینسانە بگرە ئەم ئینسانە جا تۆ مەبەستم ئێستا قسەمان لەسەر بێ باوەڕە بێ باوەڕ کە تۆ بێ باوەڕ بووی زۆر گرنگە ئەگەر لێ بێ وەکو مۆدەیەکی مۆدە وەکو مۆدە بێ باوەڕ نەبی نەڵێ ئەنا مع الناس خەڵک بێ باوەڕ و منش بێ باوەڕم نا خوددا پێی گوتووی بگەڕێ هەوڵ بدا بگەڕێ ئەوجا ئەگە بێ باوەڕی ئەی بەدیلەکەی چییە ینی تۆرە قەنەعەتمان پێ بکە اینجا لە هەمان کاتە گوتم ئەبێ ڕێز لە باوەڕی باوەڕدارانیش بگرێ چۆن بە ئێمە دەڵێ بێ باوەڕ دەڵێ برادەرینە ئێوەی مسلمان ئێوەی باوەڕدار
ئەوەندەش 100% یەقینتان بۆ دروست نەبێت تۆزێک ئەوەتان هەبێ خەت ڕەجعەیەک دانن بە معنای چی یعنی بۆ ئەوەی لێ بکۆڵنەوە دەبێ ئێمە جواب بڵین برادەری بێ باوەڕ تۆش ئەگە یەقین بی هەموو دەرگال سەرخۆ نەگرە هەموو دەرگار لەسەر خۆت گر وتت یەقینم فەرقت لەگەڵ داعش نییە داعش معنای چییە داعش بۆ دەگاتە ئاستی 100% هەموو کەس دەکوژێ دەڵێ من یەقینی 100%م دەبێ بە داعش بێ باوەڕێکیش گوتی بێ باوەڕێکەی من 100% ئەوە دەستێکی خەڵک بکوژێ چونکە دەبێتە داعشێکی بێ باوەڕ دەستێتت خۆش مامۆستای بەڕێز دیسان مامۆستا دەبێتن ئەم بێ پرسیاری ئاڕاستی جانابێتە بکەین ئایا کەسێک ئەتکاریتن بفێترات بێ وەسیلێت ئەدیانە و بێ گوتارên ئاینی ببیتە کەسێکی باوەڕدار ئەم پێناسەکە پرسیارەکە باشە وتت هیچ شتێکی لەبەردەست نیە دەلی لەبەردەست نییە کەسێکە لەو سەحرایە و لە دایک بووە و کەسی دیکەی نەبینیوە بەێ ئەم ناسنامەیە ناتوانین ئێمە بیدەین ئەم ناسنامەیە ناتوانین ئێمە بیدەین من ناتوان بڵێم بوو بە باوەڕدار یا بوو بە بێ باوەڕ ئەبێ ئەمە بن کە بڵێ فإنما حسابه عند ربي فإنما حسابه خدا دا فرمي للقرآن دا فإنما حسابه عند ربي شيء إما للدنيا أويا بي باور چون دلت تو نفيك باور داريش أوي ديك نفيك أم لا استوى أوي بو جهنم ناردوه أوي لا استوى بو دل بهشتكي تو درويه هم قصة لسر قيامته إما دبي للدنيا دا بزاني قرآن فرمان دكا بيغمبر درودي خواه لسر فرمان دكا كإما لنيتي خلق ناكولينوه ئێمە لە دنیادا تەعاملمەی جوانمان لە یەکتر دەوێ مامۆستا ئاین وەسیلەکە بوو باوەڕداریە گریمان کەسێکی ئاین نەگەهشتێ دەیکاریت بیتە باوەڕدار خدا دەفەرمێ وما كنا معذبين حتى نبعث رسولا خەڵکی ئێستا هەیە لەم 7 ملیارە هیچی نەبیستوە وانە تۆ ناتوانانی باوەڕداری و بێ باوەڕی بەسەر بسەپێنی چۆن لە ناو ئەلکترۆنە بچووکترین گەردی لەمان کە هەیە پێوترێ ئەتۆم و عەرەبەڵە ذەڕە و ئێماڵین گەردیلە لەنێ ئەودا ئەلکترۆنمان هەیە بارگەکانی سالب بە نێگەتیڤە لەنێ ئەودا پرۆتۆنمان هەیە بارگەکانی موجبە ئەگە بڵێ بارگەی موجب باوەڕدارە ئەگە بڵێ بارگەی سالب بێ باوەڕە لە نێو ناوکدا شتێکی دیکەمان هەیە لە گەردیلە پێی دەڵێن نیۆترۆن بێلایەنە نەبۆتە نێگەتیڤ نەبۆتە پۆزیتیڤ ئەمە ئینسان هەیە لەو حاڵەتەیە ئەمە حسابی چۆنە هەر خوددا خۆی دەزانێت مامۆستا ڤێگافکێ قدیم و ڤێگافکێژیدا gelek kes hebûyne bîrmend bûyne ebqerî bûyne feylesof bûyne kesanên lêhatû bûyne ciyanê da belam dev negotî me baweriya bi Xwedê hey belam kirdar da hemû bawerdar bûyne yani baweriya bi hemî ezameta Xwedê hebûy hemî wan tişte hebûy ke Xwedê afirandîne wek madde aya ev dê karîn bijne ev bawerdarin ib kirdar ئەمە جارێکی تر لە دنیادا ئەوەی بۆ ئێمە گرنگە مامەڵەکردنە لەگەڵ یەکدا خدا ئازادی کردین چی هەڵدەبژێرین دووەمیشیان لە پاڵ ئازادیەکەمانە تەعەدا لە یەکتر ناکەین ناینە بازنەی یەکترەوە بێباوەڕی و باوەڕداریمان حیزبایەتی و بێحیزبیمان یعنی لە فلان کۆمەڵی لە فلان کۆمەڵە نیت لە فلان عشیرەتی یانیت هەمان بابەتانە سەرەتای یەکەم لە ئاینە ئازادیە دوای ئازادیەکە ڕێزگرتنە اینجا ئێمە چیمان لە یەکتر دەوێ مامەڵەی باشمان لەگەڵ یەکدا دەوێت مامەڵەی باشمان لەگەڵ یەکتردا دەوێت کابرا دەڵێ سەری بچێ نوێژی ناچێت ئەچی شتی لێکڕشتی خراپتەداتێ تۆ جارێکی ترە چتۆ بۆ لای ناچی کابرایەکی دیکەش هەیە پێی دەڵێن ئەم کابرایە هیچ بڕای بە هیچ شتێک نییە بەڵام هەموو شتەکانی جوانە و ڕێک و پێکە خەڵک دەچێت لەو شت دەکڕێکەواتە چی بوو مامەڵەکردنە ئێمە لە دنیا خدا مافی ئەوەی نەداوینەتێ سنگی خەڵک هەڵکۆڵین و پیتاقەی باوەڕداری و بێباوەڕی بە خەڵک ببەخشین بەڵام دەڵین باوەڕدار هەیە و بێ باوەڕیش هەیە بێ باوەڕ ڕێز لە باوەڕدار بگرە باوەڕدار ڕێز لە ئینسانی بێ باوەڕ بگرە کامتان ئەتانەوێت لای تۆ لە پێشەکەیکە گوتت جوڵاوە هەندێک جار باوەڕدار دەبێ بە بێ باوەڕ هەنە جار باوەڕدار بێ باوەڕ دەبێ بە باوەڕدار دەگۆڕێت مانای چێ شوێنیان دەگۆڕن بۆ شوێنیان دەگۆڕن بە هەڵسوکەوتی جوان شوێنیان دەگۆڕن بە مامەڵەیکردنی جوان هەڵسوکەوت و جوان پیشانی یەکتر دەدەن یعنی تا ژیانێ دەمایە ممکنە ڤی بەرەی بچتە بەریت ڕاستە بله بینەرین بەرز دیسان ڤکس بۆ بەکە دیژی هەیە هەر درێژە پێدانا ڤکس بوو بە ڕابووری کە ئایا چ بکەین بۆ یەکێک و دین ببیتە هەفکاری بۆ مرۆڤاتی نێزکردنەوەی خەڵک لە دین دەبێت مەلاکان خوتبەیەکی لەسەر ژیانی واقع بدەن واقعی ژیان دەبێت خوتبەکانی لەسەر ژیانی ڕۆژانە بێت چۆن تی هەڵسوکەوتکردن لەگەڵ ژیانە بێت ئەگە مرۆڤ دڵپاقش بێت سەر چ دینی بچێت هەر کەسی دڵپاقش بێت و وەک بۆرانەتی دیژێت بۆی ئاین بخێتە خزمەتی مرۆڤەوە ئەوەیەکەوە ئاین بەجێ بهێڵڕێ لە بینی تاک بە تاکی مرۆڤ و خوای خۆیانە
پێویستە دایک باوەک ئەو مناڵانەی کە بنە دایک ئەگە خوان مسلمان بوو تربێتی جوان با بە مناڵانە سبینێ ئەوە بێ بە ڕازگویەکی ئینسانی بەرامبەر بە مواتینی خەڵک. هەگەر مە هەمیە بێت ئەم دینی بکەین فاکتەرێکی ژیانێ یە درست دیف ئاینی ئیسلامی بچین دیفی ئاینی بچین یە بۆ خودی و پێغەمبەرە هاتی ئەم دەوێ بژین یا خودی و پێغەمبەرە گوتی درستایی خەڵک دێ قەستا دیانەتێکت بە جارێکا دی ئەم دیزەفرین وەکی بەرێ بەڕای منە بێت لە ڕێگەی مزگەوتەکانەوە بێت لە ڕێگەی ئەوانەوە خەڵک وتار ینی مامۆستا ئاینیەکانە بێ وتارەکانیان مەسەرەن زیاتر جەخت لەسەرەوە بکەنەوە خەڵکی تۆزێک وریاکەنەوە شیارکەنەوە مەسەرەن هەموو کاتێ کە تۆڕە کۆمەڵایەتەکان بەکارێنن مەسەرەن سێ کەمزە ئەم پەیجا ئایا ڕاستە مەسەرەن کێ لە پشتیەوەیەتە ئەوەی کە ئەنووسێ لەسەری ئەوەی کە لەگەڵیا مشارەکەکە وەسەن بزانێ لە پشتیەوە کێ هەیە دەبێ ئێمە سەرچاوەی ئەو چارەسەری ئەو کێشەمان دەبێ بگەڕێنەوە بۆ قورعان بۆ فەرمودەکان چونکە قورعان و فەرمودەکان سەرچاوەی ژیانە ژیان بەس لە ڕێوی دەبیندرێ دەگەی لە ڕێی کۆمەڵایەتی و تۆڕەکان نابینرێتەوە یعنی ئەگە بتەوێت و بکەوێت سەر ڕێگایەکی ڕاست تەنها بە ڕێگای قورعان و فەرمودەکان دەتوانی ئەو ڕێیە ڕاستی بدۆزیەوە. بینەرن بەرز سوپاس بوو بەشداربووین هێژا کە ڕاو سەرنجین خۆ ئاراستەی مەکردن دەستێنوان خۆش بن ئەخفتنە تەمیاد جان و جێ خوددا بوون هەر بچین مامۆستای بەرز تەوەرێ دوماهیە مەدوێتن ئەم ئاخفتنی لەسەر بکەین پشتی مەبەحسە ئەوان هەموو مژارانەی کردی کە چاوە سەرێدەری دیگەل vê çendê bihêtekirin medvêtin axiftinên dumahiyên cenabê te bizanîn ke digel evê mijara bawerê û bêbawerê bawerdar çawa serederiye digel vê mijarê biket û bi çi şêwas werbigirîtin. خدا کە پێغەمبەران دەنێرێ لە قورئان و بۆ دەرەکەوێ هۆکاری سەرەکی ناردنیان خەڵک پرسیاری هەیە بەێ بینی تەماشا قورئان کە چەند ئاەتی دەسەکەوێت يسألونك عن الجبال يسألونك عن اليتامى يسألونك ماذا ينفقون يسألونك هەمووشی لە وەڵامی خدا دەفەرمێ بڵێ چی فقل قل بڵێ کەواتە خەڵک پرسیاری هەیە خدا پێغەمبەران دەنێرێ وەڵامی پرسیارەکانی خەڵک بدەن پرسیاریش نیشانەی عقلی ئەکتیفە زۆر ڕاستە کەواتە ئەسڵەن ئینسان بۆ ئەوە دروست بوو کە پرسیار بکە یعنی خۆی چاسۆت وەکو باسم کرد لە پێشوودا هەموو پێغەمبەران پرسیاریان هەبووە باشە ئەی ئەم سەردەم بۆ سەردەم لەگەڵ پێشکەوتنە زانستیەکانە ئەو هەموو پرسیارەی ئەم سەردەمە دروستی کردووە ناڵم لە 20 ساڵ لەمە پێش ئەم جۆرە پرسیارە نەبووە ئەو جۆرە پرسیارەی بۆ چووکە پرسیارێکی لە ئەمریکا بۆ لە شوێنێک بۆ بنەگەشتووە وتمان ئێستا هۆکارێک لە هۆکارەکان تۆڕە کۆمەڵایەتەکانە پرسیارێک لە ئەمریکا کەسێک باوەڕدار بێ باوەڕ باسی بکە لێرە تۆ دەیبینیتەوە کەواتە ئەم سەردەمە با ئینسانی باوەڕدار و مامۆستای ئاینی و زانای ئاینی و زانستە ئیسلامیەکانی کۆلێجەکان و ئینجا ڕۆشنبیرانی ئاینی و هەرچی هەیە با بزانێ ئەمە سەردەمی زۆربوونی پرسیارەکانە وەڵامەکانیشی پێشوو کورتە هێنن لە ئاستی ئەم پرسیارانە وەڵامەکانی پێشووی 1000 ساڵ لەمەوبەر ناتوانێ عالیمێک لە سەردەمی خۆی وەڵامی شتێکی پێداوەتەوە وانە ئێستاکە ناتوانانی بەو وەڵامی ئەم پرسیارە بدەیتەوە کەواتە پرسیاری نوێ وەڵامی نوێی ئەخر وەڵامی نوێ چاوە دروست بکات مامۆستا ئەگەر نەبیت بۆ نابێ ئەو تۆ دەڵێ بەو دەڵێ بێ باوەڕ ئەو بۆ پرسیاری نوێی دروست کرد تۆ بۆچی وەڵامی نوێت نییە دیندار دەبێژیتن من هەندێک ئايات و هەندێک ساوا بتێتین باشە ئەی خدا نەیفەرموو وەفی فی الآفاق وەفی ئەنفوسهم کەواتە هەموو شت لە قورئان دەستت ناکەوێ هەموو وەڵامێک وانە ئیبراهیم سەلامی خوای لەسەر لە چۆ دەستی کەوت فلما نظرة في النجوم فقال إني سقيم ونبو أو جاء فلما رأى القمر بازغا فلما رأى الشمس بازغة وانية هم تماشا دكن أو كالذي مر على قرية قتمان أو تهر بنمونية لن تراني ولكن انظر إلى الجبل فإن استقر مكانه هبيني كواتا أبي بسيري أم بونورو سيري أم دنيا يبكين بويدلن خدا دو كتابي هي كتابي كي خوين راوي هي كقرآن كتابي كي بين راوي هي كأم كون بوونەوەرێ دەبێت تەماشایکی باشە کەواتە لێرەدا ئەبێ بزانین ئەم سەردەمە سەردەمی زۆربوونی پرسیارەکان ئەبێ لە بەرامبەری هەر پرسیارێکیشا وەڵام هەبێ وەڵامت نەبوو نەتوانیەوە حجەیەک هەبێ بەسەر ئەو دینداری ڕاستبێدینی لەسەر باوەڕدارەکەی کە نەیتوانیوە باشە اینجا عیبی تێدا نییە ئەگەر ئینسان هەتا باوەڕداریش بوو ماوە ناماوەیەک دەگاتە ئاستێکی بەڵند ڕازی نابێ بەو پێگەی کە تایەتی پرسیاری تری بۆ دروست دەبێت لە سەردەمی ئێماگە باوەڕدارێک هەندێ پرسیاری تر بکات دەڵێن بەخواوە
بێباوەڕ بووە باب ئیمامی غەزالی ئیمامی غەزالی هەموو وەکو دەڵێ ڕەنگە شیعە و سونە قبولیان بێ ڕەنگە بڵێن ئیمامێکە مجەدیدی زمانی خۆیەتی هەموو قسانە ڕاستە 300 تا 400 خەڵکی عەمامە بەسەر لە بەردەمی ئیمامی غەزالی دانیشتوونە دەرسیان خوێندووە لە مەدرسەی نیزامیە لە بەغدا ئیمامی غەزالی لە 1111 میلادی وفاتی کردووە 1111 میلادی باشە ئەم ئیمامی غەزالیە ئەو 300-400 لە بەردەستیا دانیشتوون خۆی لە خۆی ڕازی نەبووە پرسیاری وای بۆ دروست بووە کەس نەیتوانیوە وەڵامی داتەوە شکی بۆ دروست بووە گومانی بۆ دروست بووە کەواتە ممکنە پرسیار هەبن و وەڵام ئاینی دانەبیت ڕاستە ئیمامی غەزالی هات هەموو مەدرسەی بەجێهێشت هاتا لە ترسی خەلیفەی عەباسی بۆ چۆڕی و دەچم بۆ حەج بەگاڵتە ئەچم بۆ حەج دوای چوو بۆ شام دوای چوو بۆ مەکە چوو بۆ مەدینە چوو بۆ میسر چوو بۆ هەموو ئەم شوێنانێک گەڕا ئەو جا 7 تا 10 ساڵی پێچوو اینجا ئەو پرسیارانی خۆی وەڵامەکانی دەستکەوت و دۆزیەوە ئەو جا گەڕایەوە جارێکی دیکە ئەمەیە لەڵێن ئیمانداری بەشێکی بە عیلم نییە ها بۆ ئاگاداریت بەشێکی قەلبە یعنی چۆن یعنی مەرج نییە بە کەسێک بڵێ ئەو ئەم دەستنوێژە بۆ ئاوها ئەشۆی باشە خۆت بخەرە ئاوەکەەوە دەرچوو وانە ئەڵێ ئەوە خوددا وا فەرمی دەستنوێژ ئاوا ئەبێ بۆچی وایە تەوقیفیە اینجا هەندێک لە بێباوەڕان ئەم پرسیارە نازانن ینی کە لە ئایندا لە جوویەک دەپرسی ئەرە ڕۆژی شەمە بۆ ئاگر ناکەیتەوە ئەڵێ کاکە دینی ئێمە ڕۆژی شەمە ئاگر ناکەینەوە ئیتر علمیە علمی نییە کەیفی خۆیەتی وانە بە هندۆستێک دەڵێ کاکە بۆ مانگە تەقدیس دەکەی نایپەرستێ دەڵێ ئێمە دینی ئێمە وایە تەواو کەواتە ئەمە مەسەلەکە هەموو بەشێک لە ئاین اعتیقادە تۆ نابێ گاڵتەی پێ بکەیت تایبەتی شعائرەدا ڕاستە کەواتە ئیمامی غەزالی اینجا هات کتێبی دانە المنقذ من الضلال ڕزگارکەر لە گومڕایی ڕەنگە باسی خۆشی بیت بەڵێ ئەو جا هات ئەم کتێبەی دانە ئەو جا لەوێدا ئیمامی غەزالی فەرمووی من لەم یەشک لەم ينظر هەر کەس گومانی بۆ دروست نەبێت تەماشا ناکە ومن لەم ينظر لەم يبصر هەر کەسێکیش تەماشا ناکە نابینێ ومن لەم يبصر چیە بێ فبقي في العمى والضلال هەر لە تاریکی و لە گومڕاییدا دەمێنێت ابن قەیمیش بێژیت الشك أول مراتب اليقين ئەم الشك أول مراتب اليقينش گرنگە ئێستا دەڵێن بچۆ کتێبخانەی پاریس ئەو بەشەی کە تەرخان کراوە بۆ دیکارتی فەڕەنسیگە گوتی ئەنا ئەشک ئیدەن ئەنا ئوفەکر ئیدەن ئەلەم بە کوردی من گومانم هەیە کەواتە من بیرەکەمەوە کەواتە من هەم ئەم قەولە ئەڵێ بڕۆ ئێستا بڕۆ پاریس لە مەکتەبە دیکارت ئەو بەشەی کە مەکتەبەی دیکارتە و کتێبەکانی ئەوی تێدایە ئەو بەشە لە قسەکەی ئیمامی غەزالی منقذ من الضلال بە فەڕەنسی تەرجمە فەڕەنسیەکەی هەبوو ئەو کاتە لەو کتێبەکانی ئەودا هەیە لە کتێبخانەکەی ئەودا لەو بەشەدا هەیە بێمە کۆتایی بەوەیە لە نێو کوردەواریدا جاران دیاردەی لە هەموو دنیادا هەبوو بەڵام دیاردەی بێباوەڕی لە نێو کووردا بۆ کەم بوو ئیسلامی کوردی ئیمانداری کوردی تێگەشتنی کوردانە لە ئاین عرفانیاتی کوردی ئێمەی بە خوددا پەیوەست کرد لە ڕێگەی چی لە ڕێگەی دڵەوە هەموو تەفاسیلی دوور و درێژەی کە ئێستاکە هەیە ئەمانەی لە کۆڵی ئێمە کردەوە یعنی بەمانایەکی تر ئاینی وەکو خۆشەویستی پیشانی ئێمەدا مرۆڤ لەگەڵ خوددادا خۆشەویستی باوکێک لە جاتی بە کوڕەکەی بڵێ کوڕم نوێش بکە ئەڵێ بۆ نوێش بکەم ئەڵێ نوێشکردن مافێکی خوددایە بەسەر تۆ دەیپەرستی نەبوو ئەوەی خوددا حاجەتی بەوەیە خوددا پێی خۆشە بیناسی خوددا پێی خۆشە بیناسی ئەگەر ناسی دەدوا بۆ بەهشت دەڵێ نوێژ ناکەم دەڵێ نوێژنەکەی دەچێت جەهەنەم دەڵێ با بچم ئەمە وەڵام نییە ئەمە غەڵەتە تۆ لە جاتیەوەی بڵێ ئەگەر نوێژنەکەی دەچێت جەهەنەم پێی بڵێ ئەگە خوددا بناسی و نوێژ بکەی دەچیتە بەهشت کەواتە مەوەستا دەما خدای مەزن داخوازیش مەدکەتن ئەم باوەڕی بخودی بینین یا أيها الذين آمنوا آمنوا بالله ورسوله ئایا ئەف داخوازە خودی دێت چه فراغێک بۆ خودی پەروید ئەگەر ئەس باوەڕی پێ بینم وان پێ نەین هیچ بۆ ئێمە پڕ دەبێتەوە ئێمە پێی تەکامل دەکەین ئێمە پێی تەکامل دەکەین کاتێک کە ئێمە خوددا دەناسین هێزێکی لە بن نەهاتووی ڕەها دەناسین ئێمە ئازاد دەبین بۆ خۆمان سوودی هەیە ئێمە پێی پشت ئەستور دەبین ئێمە پێی کۆڵ نادەین ئێمە پێی ناومێد نابین لەبەرەوە مەولانای ڕۆمی بەڕەحمەت بێگوتی ئەگەر بێ باوەڕی وەرە ئەگەر ئاگرپەرستی وەرە ئەگەر خوددا ناناسی وەرە ئەگەر کوفرت کردووە وەرە دەرگای خوددا دەرگای ناومێدی نییە ئایا باوەڕداری ئێمە ئاوا قسە دەکا لەگەڵ بێ باوەڕە یا دەڵێ مبتەدیعە زەندیقە قسەی لەگەڵ مەکەن سەلامی لێ مەکەن جوابی مەدەنەوە ێ باشە پێغەمبەران ئەگە وایم کردای خۆ کەسێ مسلمان نابوو لەبەر ئەوە تێگەشتنی کوردانە لە ئاین ئیمانداری کوردانە گەڕانەوە بۆ عارفانی خۆمان پێمان دەڵێ دڵێکی گەورەی فراوانی هێمنمان دەبێ هەبێ وەکو ئینسان هەمووی دروستکراوی خوددایە هەوڵ بدەین و حەز بکەین بێباوەڕ باوەڕدار زۆر سپاسیا جەنابێتت کەین مامۆستای بەڕێز بۆ پێشکەشکردناوان هەمی ئاخفتنین زێڕین بینەرین بەڕێز ڤی ئاوایی دەهینە دومایاوی خەلەکێ و زۆر سپاس بۆین بەڕێژی کە هینژیت مادی بوون گەلمە و
پشکداریا بینەریێدا هەروسا سوپاس بۆ بەڕێزێن شار و شارۆچکین کوردستانی جیت گەلمەت بەشدار بوون و ڕاوسەرنجین خوا ڕاستەیمەکردن و هەروسا سوپاسی بۆ هەفکارێن بەڕێژیت گەلمەت ماندی بوون حتا دوماهەیە خەلەکێت گەلمە بوون و زۆر سپاس بۆ هەمیان ببینم خێرشە